بەڵە خۆشەویستان ئەچمە لای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان شانۆکارێکی کەرکووکی لە یەکێک لە فستیڤالەکان کە ئەویش فستیڤاڵی شانۆی مێتانە لە شاری شەهبای ڕۆژئاوای کوردستان خەڵاتی دووهەمی باشترین ئاکتەری کوڕی بەدەستهێنا. ئەو ئاکتەرەش نالیدانە عەسکەرە بە مۆنۆدرامای ناڕەوا لەو فستیڤاڵەدا بەشداری کردووە. لەسەر ئەم بابەتە قساکەم بەڕێزیان نالیدانە عەسکەر لە شاری کەرکووکەوە لەگەڵ منە. کاک نالی سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لێ و سڵاو لە بەرنامەکەشتان ئەم کاتتان باش. زۆر زۆر سپاس. پیرۆزبایی ئەم خەڵاتەشت لێ یەکەم. زۆر سوپاس. سوپاس بۆ ئێوە کام دەرفەتەتان بە من بەخشی بۆ باسکردنی ئەو نمایشەکەمان و گفتوگۆکردن لەسەری. سوپاس بۆ بەرنامەی کورسات مەگازین. سپاس بۆ تۆ. ئەم فستیڤاڵە فستیڤاڵی مێتان یەکێک لە فستیڤاڵەکانی ڕۆژئاوای کوردستانە. چۆن بەشداریت لەم فستیڤاڵەدا کرد؟ سوپاس بۆ خوا. دوای بەشداریکردنمان لە فستیڤاڵی شانۆی میتان لە ڕۆژئاوای کوردستان سەرەتاوە بوو بڕیارماندا کارە شانۆیەکەمان بۆ زۆرترین فستیڤاڵەکان بنێرین لە کوردستان بێت لە پارچەکانی تری کوردستان بێت. خۆشبەختانە توانیمان دەرفەتیەوە هاتە پێشەوە کە توانیمان کارەکەمان بۆ ڕۆژئاوای کوردستان بنێرین و بە دڵخۆشیەوە کارەکەمان قبوڵ کرا و وەرگیرا لە فستیڤاڵەکە و توانیمان لە ناو فستیڤاڵی شانۆی میتانە پاڵێورەوە بین بۆ دوو خەڵاتێکمان بەدەستهێنا دووەم باشترین ئەکتەری کوڕ و جگەلەوەش بربژێر بووین بۆ بردننی خەڵاتی باشترین سینۆگرافیە. زۆر باشە. ئەم فستیڤاڵە چی لە خۆگرێت؟ تەنها بۆ شانۆییە یاخود چەند چالاکی تریشی تایە با بڵێن و جگەلەوەش ئەو مەرجانە چی بوون بۆ ئەوەی کە ئێوە وەکو شانۆکاران یاخود وەکو بەرهەمەکەتان لەو با بڵێن فستیڤاڵەدا بەشدار ببێت؟ وەکو مەرجی فستیڤاڵ هیچ مەرجێکی سەرەکی نەبوو، ینی بسەپێنرێ بە سەرمان و خۆشبەختانە ئێمە کارەکەمان بە ئاسانی وەرگیرا و چالاکیەکانی فستیڤاڵیش بریتی بوو لە شانۆیی سەرەکیترین چالاکی فستیڤاڵ بوو و جگەلەوە چالاکی موزیکیش هەبوو لە ناوبەناو لە نێو چالاکەکە چالاکی گۆرانی و موزیکیش بەشدارە بوو. زۆر باشە. شانۆیەکەتان ناوی شانۆی ناڕەوایە کە کارێکی مۆنۆدرامایە. ئەم شانۆیە لەلایەن کێوە نووسراوە و بۆچی ئێوە ئەم شانۆیەتان دەستنیشان کرد؟ پێشتر ئەم شانۆیە کارتان تیا کردبوو، واتە شانۆیەکی ئامادە بوو پێتان باش بوو کە لەو فستیڤاڵە بەشدار ببێت یاخود خۆتان ئامادە کردبوو بەم کارە بەشداری لە فستیڤاڵە بکەن؟ ئێمە وەکو گروپی کاتی هونەر هەڵساین بە هەڵبژاردننی ئەم تێکستی شانۆی ناڕەوا کە لە نووسینی نووسەری عێراقی عەبدولکەریم وائیلیە و هاوڕێ و برای عەزیزم بەرهەم ئەحمەد کاری دەرهێنانی بۆ کردووە و منیش کاری نوانەکەیم کرد. جێگەی باسە ئەم کارە شانۆیی یەکەم جار نییە کە نمایشەکرێت. پێش نزیکەی 2 مانگ لە فستیڤاڵی ئیتۆ لە شانۆیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە بۆکان نمایشکرا و دوای ئەوەی کە ئێمە زانیاریەوەمان پێگەیشت کە لە ڕۆژئاوای کوردستان فستیڤاڵێکە خۆمان بە خۆش هەڵزانی کە بتوانین فستیڤاڵەکەشمان بنێرین بۆ ڕۆژئاوای کوردستان و زۆرترین بینەری نمایشەکەمان هەبێت و خۆشبەختانە توانیمان فستیڤاڵەکەمان بنێرین. شانۆی ناڕەوا یەکێکە لەو تێکستانەی کە لە ڕۆژگاری ئەمڕۆی کوردستانە زۆر پێویستە، چکە ڕێگە باسی بارودۆخی ئێستایی هونەرەکات
باسی بارودۆخی شانۆ کات لە کوردستانە، باسی ژیانی ئەکتەرەکات کە بە چ دۆخێکی ناهەموار و ناسەقام ژیرا تێپەڕێت کە هونەر لە نەگەیشتۆ هێشتا دوای چەندین ساڵ نەگەیشتۆ بە کەناری ئارام. زۆر باشە. لە دوای نمایشکردنی شانۆیەکە یاخود لە دوای نمایشکردنی کارەکە هیچ پانەڵێک یاخود هیچ گفتوگۆیەکی کراوە لە نێوان ئێوە وەکو ستافی شانۆیەکە و هەروەها ئامادەبوانی نمایشەکە لەبارەی نمایشەکەەوە بێگومان مەبەستمە سازکرا و ڕاو سەرنجی ئامادەبووان و ڕاو سەرنجی با بڵێن ئەو لیژنەی کە تایبەتمەند بوو بە پێدانی خەڵاتەکان بە تایبەتی لەبارەی نمایشەکەەوە چۆن بوو؟ یەکێک لە خاڵەکانی تری نمایش هەبوونی کۆڕی ڕەخنەیی بوو کە یەکێکە لە خاڵە گرنگەکانی شانۆ لە هەموو فیستیڤالەکە کۆڕی ڕەخنەیی هەیە. خۆشبەختانە دوای نمایشەکەی ئێمەش کۆڕی ڕەخنەیەکە ڕێک خرا و کۆمەڵێک پرسیاری جیاوازمانەیە ئاڕاستە کرا، کۆمەڵێک بۆچوونی جیاجیە لەلایەن بینەرانی نمایشەکەمانەوە لە ڕۆژئاوا. بەهۆی جیاوازی زمانەوە کەمێک بینەرەکانمان تووشی و کێشەی تێگەیشتن بوون لە نمایشەکە، بەڵام خۆشبەختانە لە ڕووی جوڵال چ لە ڕووی ڕووناکی چ لە ڕووی ڕەگەزەکانی تری نمایشەوە توانیان لە بابەتە سەرەکیەکەی نمایش تێبگەن. زۆر باشە. ئەگەر پێناسەیەکی کارەکەی خۆتان بکەی بە بەراورد بەو نمایشانەی تر کە بەرهەمی ناوچەکانی تر یاخود بەرهەمی شوێنەکانی تر بوون هەر لەو فستیڤالەدا تۆ بینەر بوویت، شانۆیەکەی خۆتان بە چی جیا ئەەکەیتەوە لە ئەو کارانەی تر کە تۆ وەکو شانۆکارێک بینەری بوویت؟ لە هەموو کللتور و شوێنێک شانۆ پێویستە باسی لە هەموو وڵاتێک پێویستە شانۆ باسی کللتورەکەی خۆی بکات بۆی بە زیندوی بمێنێتەوە. ئێمە وەکو کوردستانی باشوور باسی کێشەی شانۆ و کێشەی هونەرمان کرد، برایانمان لە ڕۆژاوای کوردستانیش بە هەمان شێوە باسییان لە کێشە و نەهامەتیەکانی ژیانی ڕۆژگاری خۆیانە کرد بە هۆکاری ئەو شەڕ و ماڵوێرانەی کە بە سەریان هاتووە. زیاتر بیرۆکەی بە شانۆیەکانی ئەوان ئازادی بۆ مرۆڤایەتی و دژی جەنگ و کۆمەڵێک لەم بابەتانی تر بوو، بەڵام نمایشەکەی ئێمە زیاتر قاڵ بوویەوە لە باسکردنی ژیانی ئەکتەر و هونەرمەند و ژیانمان زیاتر بە شانۆیەک ئەچوانت کە هەموو ئافرەتان و پیاوانی سەرم دنیاە ئەکتەری سەرم تەختەی دنیاە بن. ئەمە لە ڕووی بیرۆکەی بابەتیەوە ئەم جیاوازی هەبوو لە نێوان نمایشەکەی ئێمە و نمایشەکانی ڕۆژاوای کوردستان. زۆر باشە. ئەی وەکو با بڵێن وەکو ئاکتەرێک کە بینەری بێگومان بەشێک لە ڕەنگە نمایشەکانی ئەوان بوو بیت، لە ڕووی بەتایبەتی لە ڕووی تەکنیک و بەرەو پێشچوونەکانی کە ئێستا لە شانۆ هەیە لە هەموو دنیاە کورد، تا چ ڕادەیەک با بڵێن پشکی بەرکەوتووە لەو پێشکەوتنانە و کارەکان با بڵێن جیاوازی زۆریان هەبووە، چ لە ڕووی نواندن و چ لە ڕووی هەموو ئەو تەکنیک و ئەو بابەتانەی کە لە شانۆدا بەکارەهێنرێت و لە ئێستا لە هەموو دنیای شانۆکە بەرەو پێشچوونی بەخۆی و بینیوە بە تایبەتی. بەدڵنیایەوە گەر ئێمە بمانەوێت بەراوردی شانۆی کوردستان بە شانۆی ئەوروپا یان وڵاتانی دەروی وڵاتانی تری دنیا بکەین، ئەمە تۆزێ قورسە بە هۆکاریەوەی کە شانۆ هونەرێکی نوێیە بۆ ئێمە، بەڵام هێشتا ئەمە جێگەی دڵخۆشیە کە سەرڕای ئەم هەموو کێشە و نەهامەتیانی کە لە هەر چوار پارچەی کوردستان بۆ کوردان هەیە، کوردانی هەر چوار پارچەی کوردستان توانیویانە جێدەستی خۆیان لە شانۆ دیار بکەن. سەبارەت بەو نمایشانی کە ئێمە لە ڕۆژاوای کوردستان بینیمان، ئەتوانم بڵێم زۆر جێگەی دڵخۆشیە کە بڕوام وایە کە لە چەند ساڵی ئایندەدا
لە ڕۆژاوای کوردستان شانۆ گاتە قۆناغێکی نوێتر، کۆمەڵێک لاوی گەنج و خوێنگەرم دێنە پێشە و باوەشیان بۆ شانۆ کردووە. خاڵێکی گرنگ کامەوێ باسی بکەم زۆربوونی ڕێژەی بینەرە لە ڕۆژاوای کوردستان کە ئێمە ینی باوەڕمان ناکرد کە ئەو ڕێژە بینەرە لە ڕۆژاوای کوردستان هەبێت. هاوشێوەی والێکمانەدایە و هاوشێوەی باشووری کوردستان کە ڕێژەی بینەر کەم بێت، بەڵام لە سەرەتای فستیڤاڵەوە تا کۆتا ڕۆژ ڕێژەی بینەران لە هەموو ڕۆژێکی فستیڤاڵ نزیکەی 600 بۆ 800 کەس لە هۆڵەکە ئامادە بوون و تەنانەت تەواوی کورسەکانی هۆڵەکە پڕە بۆیەوە، وای لێ هات هاوڵاتی بینەر لەسەر زەوی دانیش بۆ بینینی نمایشەکە. ئەمە زۆر جێگەی دڵخۆشی بوو بۆ ئێمە کە شانۆ بگاتە ئەم ئاستە لە ڕۆژاوای کوردستان سەر ڕای هەبوونی ئەو هەموو ناکۆشی و نەهامەتی و سەختیی ژیان کە بەسەریان هاتووە. زۆر باشە ئەم هەم ئاهەنگیە و ئەم یەکتر بینینە و ئەم با بڵێن گفتوگویانەی کە لە نێوانی شانۆکارانی هەر چوار پارچەی کوردستان ساز ئەکرێت و ڕوئەدا چەندێک گرنگی هەیە بۆ شانۆکاران و چەندێکیش پێویستە. گرنگی هەبوونی کۆنتاکت لە نێوان شانۆکاران خۆی لە خۆیان خاڵێکی گرنگە بۆ هەبوونی هاودەنگی و بتوانین دەست لە ناو دەست لە پێناو کوردستانێکی ئازاد لە پێناو شانۆیەکی باڵاتر بتوانین پەیوەندیەکانمان بگۆڕینەوە. ئەمە بە دڵنیاییەوە سوودێکی گرنگ بەوەکو نەتەوەکەمان چۆکو شانۆی کوردی بە دڵنیاییەوە سوودێکی زۆر باشە بێت و هەستێکی خۆشە کە من توانیمان لە ڕۆژاوای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانیش نمایش بکەین. ئەو پەڕی شانازیە بۆ ئێمە. دەستەکانت خۆش بێ. زۆر سوپاس دەکەم نالی دانا عەسکەر شانۆکار، سوپاس دەکەم کە لە شاری کەرکووکەوە لەگەڵ من بووی.